سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕەوەچوونی مەراسمی شکۆزاری ناشتنی تەرمی چیاکۆ یوسفی نژاد لە حەسەناوای شاری سنا، ئەشکەنجە و ئازاری بەندکراوان لە زیندانی مەریوان، نامەی مۆتەلێب ئەحمەدیان و خەشایار سفیدی دژبەی ئادام، تۆخی خراپی تەندروستی وریشە مرادی لە زیندانی قەرچەک، سووتانی دارستان و مێرگی بەرزاییەکانی پاڵەنگان لە کامێران، ئازادی فەرزانە ڕەشیدی بەدانانی وەسێقە لە زیندانی سەقز، و گواستنەوەی هەفتە دەست بە سەرکراوی ئەم دوایەنە بۆ زیندانی شەیبانی ئەحواز. بەڕێوەچوونی مەراسمی شکۆزاری ناشتنی تەرمی چیاکۆ یوسفی نژاد لە حەسەناوای شاری سنا بەپێ هەواڵی گەیشتوو کاتژمێر 11 نیوەڕۆی دووشەممە 6 گەلاوێژ مەراسمی شکۆزاری ناشتنی تەرمی گیانبەختکردو چیاکۆ یوسفی نژاد شەهیدی ژینگە بە بەشداری بەرینی خەڵکی شاری سنا لە شارۆچی حەسەناوا بەڕێوەچوو. بە پێوە دیمنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هەزاران شارۆمەندی شاری سنە و حەسەناوا هاوڕێی لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردووانی شۆڕش ژینە، چالاکانی کرێکاری، مەدەنی و ژینگەیی بەشداری ڕێڕەسمی ناشتنی تەرمی چیاکۆ یوسفی نژاد گیانبەختکردووی ڕێبازی پاراستنی ژینگە بوون و وێ ڕایخوێندنەوەی سرودی شۆڕژگێرانە دروشمەکانی شەهید نامرێت، چیاکۆ قارەمانە شەهیدی کوردستانە و کوردستان ڕۆڵەکانی لە بیرناکاتیان بەرز کردووەتەوە. لەو مەراسمەدا باوکی گیانبەختکردووی شۆڕشی ژینە هومەن عەبدوڵڵاهی وێنەی چیاکۆ یوسفی نژادی ماچ کردووە و سەری ڕێز و نەوازشی بۆ خەڵکی شۆڕژگەری شاری سنە دانەواندووە. بەشداربوونی مەراسمەکەش بە وتنەوەی دروشمی کاک هومەن قارەمانە شەهیدی کوردستانە ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردووانی شۆڕشی ژینە گرتووە. شایانی باسە ڕۆژی پێنجشەممە 2 گەلاوێژ 6 چالاکی ژینگەی شاری سنە بەناوەکانی موحسین حسێن پەناهی، خەبات ئەمینی، چیاکۆ یوسفی نژاد، حەمید مۆرادی، مستەفا هۆژەبری و ئاریا سەلیمی لە کاتی دامرکاردنەوەی ئاگریاویەر بە سەختی بریندار و ڕۆژی شەممە حەمید مۆرادی گیانی بەخت کرد. شەوی یەکشەمەش خەبات ئەمینی و چیاکۆ یوسفی نژاد بەهۆی قورسی برینەکانیانەوە گیانیان لە پێناو پاراستنی ژینگەدا بەخت کرد. ئەشکەنجە و ئازاری بەندکراوان لە زیندانی مەریوان. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 3 بەکرێگیراوی ڕەژیم لە زیندانی مەریوان بەناوەکانی فەردین جەهانی سەرۆکی حراسەتی زیندان، مەنسوور خەڵوەتی بەڕێوەبەری کاروباری زیندان و ڕەزا ڕۆستەمی بەرپرسی فەرهەنگی زیندان بانقەز بەندکراوانی و بەندیخانە ئەشکەنجە و ئازار دەدەن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو 3 بەکرێگیراوەی ڕەژیم وێڕای بێڕێزیکردن بە بەندکراوان زیندانیانی سیاسی کەلەپچە و لە نێو بەندەکانی دیکە دەسوڕێنەوە. هەروەها لە ڕێگەی ئەشکەنجەی دەرونی هەوڵەدەن بەندکراوانی سیاسی و تەوانە کۆمەڵایەتیەکان بکەن بە ئەندامی بەسیج و وەکو سیخۆر کەڵکیان لێوەربگرن. ئەگەر بەندکراوێک بەرگری لە کەرامەتی ئینسانی خۆی بکات لە مافە سەرەتاییەکانی وەکو دەرمان، مەرەخەسی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش دەکرێت. نامەی مۆتەلێب ئەحمەدیان و خەشایار سفیدی دژبەی ئەعدام. مۆتەلێب ئەحمەدیان و خەشایار سفیدی 2 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی تارانی گەورە لە نامەیەکدا جێبەجێکردنی سزای سێدارەی بێهروز ئیحسانی و مێهدی حەسەنیان بە توندی مەحکوم کرد. ئەو 2 بەندکراوە لە نامەیەکدا ئیعدامیان وەکو ئەمرازی دەسەڵات بۆ تۆقاندنی کۆمەڵگا و ڕێگری لە سەرهەڵدانی جەماوەر ناوبرد و هۆشداریاندا کردەوەکانی حکوومەت شەرعیەتی لە دەستچووی نیزام ناگەڕێنێتەوە، بەڵکو کەلێنی کۆمەڵایەتی قوڵتر و ئاستی توندوتێژی لە نێو کۆمەڵگادا زیاتر دەکات. حکوومەت دەبێ قبوڵی بکات کە لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا بە بنبەست گەیشتووە و چیتر ناتوانێت لە ڕێگەی پەتی سێجارەوە دەنگی ئازادیخوازی کۆمەڵگا بکوژێنێتەوە، بەڵکو کاتی ڕووخانی دەسەڵاتەکەی نزیکتر دەکاتەوە. تۆخی خراپی تەندروستی وریشە مۆرادی لە زیندانی قەرچەک.
کەمپەینی ئازادی وریشە مۆرادی لە ڕاگەیاندنێکدا سەبارەت بە دۆخی خراپی تەندروستیە و بەندکراوە سیاسیە هۆشداریدا. لە ڕاگەیاندنی ئەو کەمپەینەدا هاتووە پێبەشکردنی وریشە مۆرادی لە دەرمان لە زیندانی ئێڤین و گواستنەوەی بۆ بەندیخانەی قەرچەک دۆخی تەندروستیە و بەندکراوەی خراپتر کردووە و گیانی لە مەترسی ژەدیدایە. وریشە تووشی بڕانی دیسکی گەردەن، تەنگی کاناڵی نۆخاع و سڕبوونی دەست بووە و ئێشوەزارێکی زۆر دەکێشێت. وریشە بە سەختی دەتوانێت شتێک بەرز بکاتەوە و پێویستی خێرای بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە، بەڵام بەرپرسانی زیندان و وەزارەتی ئیسلاحات ئەو بەندکراوە سیاسییان لە دەست ڕاگەیشتن بە چارەسەری پزیشکی بێبەش کردووە. سووتانی دارستان و مێرگی بەرزاییەکانی پاڵنگان لە کامێران. ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ ئاگر لە دارستان و پوش و پاوانی بەرزاییەکانی ئاوای پاڵنگان کەوتەوە و ژینگە دۆستان و خەڵکی ناوچەکە سەرقاڵی دامرکاندنەوەی ئاگرەکەن. بە وتەی ژینگە دۆستانی کامێران، ئەمە چەندەمین جارە بەرزاییەکانی پاڵنگان و چیای شاهۆ لەلایەن ناحەزانەوە دەسووتێندرێت و زیانێکی زۆر بە سروشتی ناوچەکە گەیشتووە. ژینگە دۆستانی کامێران و پاڵنگان داوا لە خەڵک دەکەن بەهانایانەوە بچن و ڕێگە نەدەن دوژمنانی ژینگە سروشتی کوردستان لەناو ببن. ئازادی فەرزانە ڕەشیدی بە دەرانی وەسێقا لە زیندانی سەقز. ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ فەرزانە ڕەشیدی دەست بە سەرکراوی خەڵکی شاری بانا پاش 2 مانگ بەندکران بە دەنانی بارمتەی 1.5 ملیار تمەنی لە زیندانی سەقز ئازاد کرا. ڕۆژی 4 جۆزەردانی ئەمساڵ فەرزانە ڕەشیدی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و هاوکات هاوژینەکەی بە ناوی سامان کەریمی لە یەکێک لە شەقامەکانی بانا لەلایەن لیباس شخصیەکانی ڕۆژیمەوە ڕفێندرا. دەست بەسەرکردنی ئەو دوو هاوژینە بەبێ بەڵگەی قەزایی ئەنجام درەوە و هەردووکیان بۆ ماوەی 2 مانگ لە پەیوەندی لەگەڵ بنەماڵە و دەستڕاگەیشتنمە پارێزەر بەشکرابوون. شایانی بەسەکە هێشتا هۆکاری بەندکران و تۆمەتانەی خراوەتە پاڵ ئەو دوو شارۆمەندە ڕوون نییە. گواستنەوەی حەفسە دەست بەسەرکراوی ئەم دوایانە بۆ زیندانی شەیبانی ئەهواز. زیاتر لە 7 دەست بەسەرکراوی ئەم دوایانەی خوزستان لە بەندی کەرەنتینەوە بۆ بەندی 5 زیندانی شەیبانی ئەهواز ڕاگوێزراون و ئێستا ڕێژەی بەندکراوانی ئەو بەندە گەیشتووەتە 110 کەس. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ئەو 7 شارۆمەندە بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل و سیخۆڕی بۆ نێارەکانی ڕژیم تۆمەتبارکراون و پەروەندەکانیان ڕادەستی لە قیەکی دادگای ئینقلابی ئەهواز بە سەرۆکایەتی قازی ئەدیبی مەهر کراوە. چەلاکانی مافی مرۆڤ سەبارەت بە سەپاندنی سزای قۆرز بەسەر ئەو 7 کەسە هۆشداریان دا و ڕایان گەیاندووە قازی ئەدیبی مەهر هەمان کەسە کە بۆ مەسعود جامعی، علی ڕەزا مەرداسی و فەرشاد ئەعتەمادی فەر سزای سێدارەی دەرکردووە. هەروەها 6 بەندکراوی دیکە بەناوەکانی علی مجەدەم، محەممەد ڕەزا مقەدەم، معین خەنفەری، سەید عەدنان غەبیشاوی، سەید سالم ئالبوشوکە و حەبیب دەریز لە هەمان لەق و لەلایەن هەمان قازیەوە بە ئیعدام مەحکوم کراون و ئەگەری جێبەجێکردنی سزاکانیان لە ئارادایە. دەست بەسەرکردنی نەوید کولەهڕوودی لە تاران. ڕۆژی هەینی 3 گەلاوێژی 1404 نەوید کولەهڕوودی توێژینەری خەڵکی تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بە پێزانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی نەوید کولەهڕوودی و وێ ڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان دەست بەسەر و دەستیان بەسەر کەلوپەلە شەخصیەکانی داگرتووە. جێگای ئاماژەیەکە وتەکانی ئەو چالاکە سیاسیە لە بەرنامەی دیالۆگی ئێران کە دۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئێران دەخاتە بەرباس، تەنگدانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدوای خۆی داهێناوە و نەوید و بەڕێوەبەری بەرنامەکە بە ناوی محەممەد ئەحمەدی لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە دەست بەسەر کراون. گیانبەخشکردنی کاسبکارێک بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە خۆرموج. لە ڕۆژانی ڕابردوودا کاسبکارێکی خەڵکی شارۆچکەی ئابزانی سەر بە شارستانی خۆرموج بە ناوی حسێن کوهانسال بە چەقەی هێزەکانی فەراجا بە فەرماندەیی سەروان ئیسماعیل جەوکار
گیانی بەخت کرد. ڕۆژی 12 گەلاوێژی ئەم ساڵ هێزەکانی فەراجا لە شارستانی خۆرموج بە بێ ئاگادارکردنەوەی پێشوەختە چەقەیان لە ئۆتۆمۆبیلی حسێن کوهانسالدا کردووە و ناوبراو دەستبەجێگیانی بەخت کردووە. حسێن خێزاندار و باوکی منداڵێکی 6 مانگ بووە کە تەنیا کەلوپەلی بێهداشتی پێبووە، بەڵام لەلایەن سەرکوتگەرانی حکوومەتەوە کوژراوە و بنەماڵەکەی خراوەتە ژێر گوشار بۆ ئەوەی هەواڵەکەی مێدیایی نەکەنەوە. درێژەی سەرکوتی چالاکانی سیاسی و مەدەنی لە ئێران. سارا گەوهەری خوێندکاری خەڵکی ئەفغانستان و دانیشتووی تاران بۆ زیندانی تایبەت گوازراوەتەوە و دادگای انقلابی تاران سزای زیندانی مەسعود وەزیفە بۆ جاربۆنەی پشتڕاست کردووەتەوە. سارا گەوهەری خوێندکاری بواری کۆمەڵناسی زانکۆی تاران بووە و ڕۆژی 15 گەلاوێژ بەمبەستی ڕووماڵکردنی راپۆرتی دەرکردنی پەنابەرانی ئەفغانستانی سەردانی سنووری تایبەتی کردبوو، بەڵام لەلایەن ئێدارەی سڵاتەوە دەستبەسەر و ڕەوانەی گرتووخانەوە ناوەندە ئەمنیەتیە لە مەشهەد کرابوو. ڕۆژی ڕابردووە بەندکراوە بۆ زیندانی تایبەت گوازراوەتەوە و هەواڵەکە لەلایەن پارێزەرەکەیەوە پشتڕاست کراوەتەوە. لە لایەکی دیکەوە دادگای انقلابی تاران سزای 4 ساڵ زیندان، 7 زەربە شەلاق و پەرداختی 50 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەسعود وەزیفە بۆ جاربۆنەی بە تۆمەتەکانی تێکدان یاسایشی گشتی، تەبلیغ دژی نیزام و بڵاوکردنی پڕۆپاگەندا پشتڕاست کردووەتەوە. دووە هەواڵ سووتانی سەدان هێکتار لە دارستانەکانی تورکیە و یۆنان. ماوەی 3 ڕۆژە دارستانەکانی تورکیە و یۆنان لە ئاگردا دەسووتێت و سەدان هێکتار جەنگەڵ لە ناوچووە و هەزاران کەس زاوارەی ناوچەکانی دیکە بوون. بەپێی راپۆرتی مێدیاکانی تورکیا، دارستانەکانی چەند ناوچەیە وڵاتە وەکو بۆرسا، ئێزمیر و ئانتالیا ماوەی 3 ڕۆژە لە ئاگردا دەسووتێت و هەوڵی هێزەکانی ئاگرکوژێنەوە بۆ دامرکردنەوەی ئاکامێکی نەبووە. بەهۆی ئەو ڕووداوە سروشتیە، هەزاران کەس ماڵ و حاڵیان بەجێهێشتووە و ئاوارەی شارەکانی دیکە بوون. هاوکات 5 ناوچە لە باکووری یۆنان بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا ئاگری گرتووە و زیانێکی زۆر بە ژینگەی وڵاتە گەیشتووە. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی یۆنان، ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی ئەو وڵاتە ئاگری گرتووە و بۆ کنترۆڵکردنی داوای یارمەتیان لە وڵاتانی دیکەی ئەوروپایی کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.